ڕازوو نیازی دڵی تۆ ئاسانیە تێگەشتنی ڕازوو نیازی دڵی تۆ ئاسانیە تێگەشتنی تۆ خاوەن دڵێکی سەیری زۆر گرانە خۆشویستنی تۆ خاوەن دڵێکی سەیری زۆر گرانە خۆشویستنی ڕازەکانم مناڵانن لە ڕازی دڵی تۆ ناچن ڕازەکانم مناڵانن لە ڕازی دڵی تۆ ناچن بڕیارەکان شێتانن سەیرە هیچیان لە هیچ ناچن بڕیارەکان شێتانن سەیرە هیچیان لە هیچ ناچن تۆ جارێ دێی بە من ئەڵێ ئەی داگیرکەریتە منە خۆشم دەوێ هێندەی ڕۆحم بێ تۆ لە نێو خۆمداونە کەچی جاری وەها شەیاڵێی تۆنی خۆشاویستە خۆتم لێ ئاشاریتەوە و نای بگری هەردوو دەستە تا ئێستا تێنەگەشت و تا ئێستا تێنەگەشت و ئاخۆ چکات دڵت لەمە لە چ کاتێم دوێنی و لە چ کاتێم دوێنی چ کات دڵت بێ وەڵامە یەک بڕیاری یەک بڕیاری ڕاستم ئەوێ تکاکەم وەرە گوڵێ وەرە گوڵێ یان یەکجار دڵم بشێنە و یا بۆ بەد منت بێ سەروەتەی من هەمە بەشقارتەوی سووتێنە بەشقارتەوی سووتێنە ژەهرم بۆ لە پیاڵێکە لە وریایەوەم بێنە لە وریایەوەم بێنە گەر بەوەش ڕازی ناوی هانێ دڵم دەربێنە هانێ دڵم دەربێنە ئەی ناسک 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 ناسکۆڵە و نەزە